سەبارەت با تێپەڕاندنی بودجەی عراق و دەنگدان لەسەر مادەکانی پرۆژە یاسایی بودجەی عراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ناسا غەفور چاودێری سیاسی دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت. ئەمە چەند ڕۆژێکە یعنی پەرلەمان کۆ دەبێتەوە و دوای دەخات بەمە بەستەوەی لایەنەکان ڕێک بکەون و دەنگ لەسەر مادەکان بدەن لە پرۆژە یاسایی بودجەی عراق. ئەم چەند مادەی کە دەنجی لەسەردرا خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەمە چی بوو؟ چۆنی هەڵدەسەنجێنن؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕاستی جێداخە کە بارودۆخەکە گەیشتە ئەمەی کە ئێستا جۆمان لێ ئەبێت و بینیمان لە تەلەڤیزیۆنەکانە و لە هەروەها لە کاتی وتوێژی لایەنەکاندا ئەبوایە ئەو پرۆژە دەستوری پرۆژە بودجەیە کە ئامادە کرابوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیەوە کە هەردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەغا و سەرۆکی ئەنجومەنی هەرێم کوردستان ئیمزایان کرد، ئەبوایە ئەوە جێبەجێ بکرایە. ئەوە ئەبوایە ئەسڵەن هەموو لایەنەکانی نەک هەر لایەنە کوردستانیەکان بەڵکو لایەنە ئەوانەی ئێمە ئیتفاقمان لەگەڵیانە کردووە، هاوپەیمانی شیعەکان و ئەوەکانی تر، ئەبوایە هەمومان پێکەوە بەرگریمان لەو پرۆژەیە بکردایە، نەک بین مادە بە مادە کێشەی بۆ دروستکەین. دیارە ئەوەی پەیوەندی بە بەشی هەرێمی کوردستانەوە یان ئەو مادانەی کە بە هەرێمی کوردستانەوە هەیە لە ناو ئەم بودجەیە بەداخەوە نەک تەنها ئەوەی چواردە دەستکاری کراوە، بەڵکو ئەوانەی ئەوەی 12 و 13 وەکو خۆی چۆن هاتووە جێبەجێ یان دەنگی لەسەر نەدراوە، بەڵکو دەستکاری کراوە. یعنی ئەگەر ئەوەی مادەی چواردەش بەداخەوە ئەبوایە ئەوەی کەما ئێتیفاقمان سەریانە کرد، هەموو لایەنە کوردستانەکان ڕێک بوون لەسەر ئەوە، ئەوایە ئەوە جێبەجێ بکرایە. بەڵام بەداخەوە لایەنی برادەرانی یەکێتی ئەوان لەو ڕیسپەر بوون لەو هێنەوە، ئەوان لەگەڵ چەند لایەنێکی تری شیعە هەوڵیاندا ئەو بڕگەیە بخەنە ناو مادەکە کە ڕاستەوخۆ لەگەڵ سلێمانیدا یان لەگەڵ هەر پارێزگایەکی هەرێمی کوردستاندا پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی بەغدا بکرێت، لەگەڵ سەرۆکە وەزیرانی بەغدا بکرێت. ئەمە کێشەیەکی گەورە دروستەکات. بەداخەوە ئەم بیرکردنەوە هی تەنها هی ئەمڕۆ نییە. من دێتە بیرم کە هێشتا ئەو وەختەی کە بە دەستوری هەمیشەی عێراق ئامادە ئەکرا، هەوڵە درا بۆ ئەوەی لە جاتی هەرێمی کوردستان بمێنێت وەکو قوارەیەکی تایبەت، قوارەیەکی فیدرالی لە چوارچەوەی عێراقدا بێت. هەوڵە درا فیدرالیەتی گوایە هەژدە پارێزگاکان دروست بکرێت. ئەوەی ئێمە بە خوێن و خەبات گەیاندوو. بەڵێ چێ ئەم هەوڵەی دەدا کە باسی لێوە دەکەیت؟ لەگەڵ ڕێزمدا بەتاکید جەنابی خوای لێ خۆش بێ جەنابی ئیمام جەلال یەکێک بوو لەوانەی ئەو ڕازی بوو کە پارێزگاکان ینی فیدرالیەتی پارێزگاکان دروست بێ، بەڵام جەنابی سەرۆک بارزانی دژی ئەو هێنەبوو بە پێی داگرت کە ئەبێ دان بە هەرێمی کوردستان بگیرێ، ئەو قوارەیە بگیرێ کە ئێمە بە خوێن و خەبات بەدەستمان هێناوە. ئەمە اینجا ئەوە بەداخەوە لەو ڕۆژەوە تاکو ئێستا زۆر جار هەوڵە درێت کە سلێمانی جیا بکرێتەوە، سلێمانی تاکڕەوی بکات لە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا. ئەمە بۆ خۆی باشە دکتۆر، ینی زۆرێک لە چاودێران و شارەزایان لێرە و لەوێ باس لەوە دەکەن کە ینی ئەوەی کە تۆش باست لێوە کرد یەکێتیەوە هەوڵی داوە کە مامەڵەی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ سلێمانی لەگەڵ پارێزگاکان بکرێت. لە کاتێکدا لە ڕابردوودا یەکێتی هەمیشە هەوڵی ئەوەی دا و قوربانی لەگەڵ ئەوە داوە. ینی بۆچی بەم شێوەیە وا دەبیندرێت لە یەکێتی لە کاتێکدا قوربانی داوە لە پێناو ئەمە، ئێستا بۆ بچی بگەڕێتەوە بۆ بەغدا؟ بەدەیان شەهید و قوربانی لەو پێناوە لە پێناو کیانی هەرێمی کوردستان داوە.
ڕاستە ئەوانش باە ئەوەندە بەشداریان لەو قوربانیانەدا داوە بە تاکید ئەوانش بەشدار بوونە لەوە بەڵام بەداخەوە ئەوەی 16 ئۆکتۆبر دروست بوو دیسانەوە ئەوە بۆچی ئەوای لات غێر ئەو وەختە بڕیارە بوو هەمومان پێکەوە دەنگماندا بۆ ئەوەی ڕفێراندۆمەکە سەر بکەوێتی ڕفێراندۆم بە زۆرینەی دەنگی گەلی کوردستان لە چوارچێوەی ئەو چوار پارێزگایەدا بە کەرکووچی دڵی کوردستانیشەوە دەنگی زۆرینە ڕفێراندۆمەکەی پەسەند کرد بۆی ئێمە خۆمان بڕیاری چارەنووسی خۆمان بدەین دوای بینەکە ئەو بۆ 16 ئۆکتۆبەریان بەدەست بۆ ئێمە دروست کرد یعنی ئەمە پیلانی یەکە طبعا ئەمە بە پشتیوانی لایەنی دەرەشیشە لایەنی دەرەشیش پشتگیری ئەم هیناکەن بۆیە بە تایبەتی وڵاتانی دراوسێ بە تاکید ئەوانش هەست بۆواکەن کە ئەگەر هەرێمی کوردستان بەهێز بێت ئەوان وەکوڵن بەهینی خۆیانی ئەزان کە گوایە کار لە بارودۆخی ناوخۆی ئەوان شکات بۆیە ئەوان هانی لایەنی دەرەشی ئەم هێزە هەیە بتوانێتە دەخڵ بکات لە کاتێکدا لە ئاستی باڵا لە عراقدا کۆبنەوە ڕێکەوتن دەکرێت وەکەوەی کە لە سەرەتا قسەکانتدا خۆت باست کرد ینی ڕێکەوتن لە نێوان هەردوو سەرۆگۆزیران خۆزگە بەم ڕێکەوتنە کاری پێ بکرا بەیەوەی گوتت لە نێوان هەردوو سەرۆگۆزیرانەکانی فیدراڵ و یارێم بەڵام کاری پێ نەکرا پێت وایە کە دەستی دەرەچی هێندە کاریگەرە کار لەسەر ڕێکەوتنەکانی بەرپرسانی باڵای عراق و هەرێم بکات بەڵێ بە تاکید دەستی دەرەشی کاریگەرە هینەوەی کەوا ئەبیرین هەموو پاشەگەز بوونەوە ئەوانەی کە لەگەڵ ئێمە پەیوەندیان بەستەوە ئیتیفاقمان لەگەڵیانە کردووە پاشەگەز بوونەوە هەرچەندە ئەم بڵین کەواتە لە داهاتوودا هیچ بەهایەک بۆ ڕێکەوتنەکان دەمێنێتەوە لە عراق من بەش بە حاڵی خۆم گەشتبین نیم لەو پەیوەندیانەی کە ئێمە هەمانە لەگەڵ ئەو لایەنانە چونکە من تەجروبەمان هەیە ئێمە چەندین جار لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەمڕۆ ئەو بەزم و ڕزمەیان بەسەر هەرێمی کوردستاندا هێنا چەندین جار ئێمە ئیتیفاقمان کردووە سوێندیان خواردووە بەڵێنیان داوە دوای ئەو بەڵێنانەیان هەموو شکاندووە بۆیە من بەس بە حاڵی خۆم ڕەشبینم بەرامبەر بەو وەزعی کەوا ئێمە لەگەڵ بەغدایە هەمانە باشە هیچی بکرێ بەرامبەر ئەوە یانی چ شتێک گەشتبینیتی تۆی لێ دیارە لەوەی کە لەم ڕێکەوتنانە هەیە لەم پەیوەندیانەکە هەیە لەگەڵ بەغدا دەڵێ ڕەشبینم ئەی لە چ شتێکدا گەشتبین دەبیت گەشتبینی ئێمە ئللا لەوەدایە کە ئێمە یەک ڕیز و یەک دەنگ بین من ناڵێم هەموو بێگومان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەسانی دڵسۆز و شۆڕژێر و تێکۆشەر هەن کە ئەوانش من دڵنیام لەوەی ئەوانە ئێستا خەمی ئەوەیانە کە بۆچی بە ئەم وەزعیان بۆچی بەسەر هات ئەوان ڕاستە ئەمڕۆ لەوانەیە ئەو دەسەڵاتیان نەبێ بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئەوانش هەڵەستنەوە بەرامبەری ئەو ئەم وەزع قبول ناکرێت سلێمانی ئەم وەزعی پێ قبول ناکرێت پێ هەزم ناکرێت خەڵکی سلێمانی ئەم وەزعی پێ قبول ناکرێت خەڵکی سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە خوێنیان داوە لە پێناوی ئەم بارودۆخە بە هەزاران شەهید دراوە لە ئەنفال و کۆمەڵکوژی کراوە کیمیابارانی هەڵبجە کراوە ئەنفالی گەرمیان کراوە ئەو خەڵکی گەرمیان و ئەوانەی ئەنفال کراون کە سوکاریان ئەنفال کراوە ئەوانەی کە سوکاریان کۆمەڵکوژی کراوە ئەوانەی ئەمە هیچی قبول ناکەن حتما ڕۆژ هەڵەسن بەرامبەر بەم وەزع ئەم وەزع قبول ناکەن ئەو بیانیەی ئەوان یەکێتی گوایە سلێمانی ڕزگارەکە سلێمانی سەربەخۆەکە سلێمانی وەزعی باشترەکە ئەمە هەمووی بیانوە بە تاکید ئەبێ ئەوانش بەخۆیان دابچنەوە. بەڵێ ڕێز دکتۆر ناسەح غەفور چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس ماندوومان کردی دکتۆر.